بۆچی دەمانچەوێنە؟ ئەگاکە کێڵە لە ناوەنێ خوان و شارەکە وان لە ترسی پێشمەکە مشتەکەکەن لایتێکشم دەرە لایت لایتێکشم دەرە لایتێ کێ گوڵاتی پێ لایت ئەوە لایت گەورم زۆر دوور و درێژە یەک تۆ دەتوانی بڕۆی بەڵێ بەڵێ با بێم لەگەڵە زۆر دوور و درێژە زۆر نەفەقەکانیان ئەمە چەند مەترە بێ نازانی؟ وەڵای ئەمە یەکەم جارە بێ من ناوێت تا ئێستا نازانم تا ئێستا نازانم یعنی تاکید نیم تاکیۆڕە بەڵامێکی ئەوە شوێنی فەرشوشتەکانیانە ئەمە جێگەی ئەوانە ئاخر ئەگەر دێبێ بۆشتی تیان نەبێ وەڵا ئەچینە ناوەوە تۆ بە دوام نەبێم دەماچە ما پێ کێشت نییە وەرە لێرەوە دەرەچێتەوە بەدەوە ئەمە تۆ گڵۆپەک ئەمە شوێنی خەوتن وشتیانە؟ بەڵێ ئەمە شوێنی خەوتن وشتیان لێرە ئەخەون لە ترسی فڕۆژگانی هاوپەیمانان و ترسی هێزی بەردەمانی هێزەکانی پێشمەرگە تێنە ئەم خونانەوە ئەخەون بەزە بێ هەمە هینی لێ هەر فەرعوانیە؟ بەڵێ ئەمە چەندین فەرعی لێرێتە تۆ بەدوای من ئاوەرە با کەشفێکی ترن ئەمە یەکەم جارمانە بەژێنن لە هەڵ ئەگەو لە خۆ بێ ئەمە فەرعێتر وایە؟ بەڵێ ئەوەش فەرعێترە عبۆ نییە؟ بەڵێ عبۆشی نییە لەیلە بۆ عبۆ لێرە ئەوە خۆیان جێگەی خەوتنیان لێرەیە باوەڕ ناکەم عبۆیان داناوێت عبۆشتیان لێرە ئێتر ئەمە لە سێ قۆڵە دەرەچی ئەمە قۆڵێترێتی ها؟ بەڵێ ئەمە دەرەوەیەتەوە با منش بۆ دڵنیایی خۆم فیشەکەکەم بدەمە لە دەمانچەکە هاتووە ناو باش شت کونەکە تەسکە ناتوانانی سیلاحی گەورە بێتە ناو باش تۆ هانی بگەڕێنەوە؟ بەڵێ هەر لە شوێنی خۆتۆ بگەڕێەوە بۆیە کە تووشی هیچ شتێک نەبین سەدم داناو بووی کە تیان خوان شاردێت و شەڕی نەغڵاکن ئەمە یەکەم جارە بێنە ناو کەس ناتەناو ئەم بەیانوێکی داوە سقەی لەسەر نییە بڕۆ ئەمە هەمووی فەرعە بەڵێ بینەرانی خۆشەویستی نارسی ئێستا ئێمە لەگەڵ ئەو پێشمەرگەی کە حەفرەکەی پێپیشاندا ئیتر ئەڕۆینەوە دەرەوە خۆشبەختانە هیچ شتێکی تیانە بوو ئەمە ترسی دروستکە لەسەرژە ئەمە کون ئەرە شوێنێکی زۆر زۆر کەسکە ئەبێ خۆمان بدەین بە عەرزە بۆی بتوانین بەڵێ بینەرانی خۆشەویستی ئێماتی ئەم تۆنێلە درێژەی هەمان تۆنێلە کە ئێمە ڕۆیشتین لێرە بەم شێوازە بەقادرمە ئەڕۆنە خوارەوە کە ئەچێتە خوارەوە لێرە فەرعی لێبێتەوە هەر فەرعێکی بۆ سەر سەنگەرێکە ئەم ماڵا دیارە شوێنی ڕئیسی چەکدارانی داعش بووە بۆیە لێرەوە بە ئاسانی بتوانن لە ژێر چاوەدێری فڕۆکەکانی هاوپەیمانانە نەبن و خوێنیان چون فڕۆکەکانی هاوپەیمانان هەست بە جوڵە و بە خوێنەکەن ئەمانە ئەچنە ژێر زەوی و زیاتر لە 2 مەتر چاڵیان کردووە حەفریان کردووە کە بتوانن لەو ڕێگەوە بڕۆنە بەرەو ئەو سەنگەرانە